بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باسی چەند پرسێکی گرنگ تایبەت بە هاوڵاتیان دەکەین لەوانە پرسی موچە ئەوە پلانی پارتی ویکێتی بۆ خواردنی موچەی موچەخۆران کە لە ساڵی ڕابردوودا چەندین موچەی موچەخۆران خوراوە ئایا ئەم ساڵیش لە بەردەمەوەدا چەند موچەی دیکە بخورێ دۆخی دارایی و دۆخی سیاسی هەرێمی کوردستان چی بەسەردێ و بۆچی بنزین هاوتە عێراقیش ناکرێ بۆچی باج ڕسومات لێرە زۆرترە باسی شەڕی لە دەسەڵاتدارەکانیش لە بەغدە دەکەین بۆ پۆست و پارە و شەڵنەکردن لەسەر مافە دەستووریەکانی خەڵکی کوردستان هەروە گرنگی گۆڕانکاری و پرسی هەڵبژاردن کێسەیم لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراقین ئەم پرسان لەگەڵ هەرێک لە بەڕێزان سەید عتا ڕۆژنامەنووس لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە مامۆستا نەوزاد عومەر چاودێری سیاسی سەر لەسەر دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک سەید بەخێربێن سوپاسی ئامادەبوون دەکەین سوپاس دەکەین ئەگە سەرتا با لە پرسی موچەوە دەست پێ بکەین پرسێکی گرنگە و پەیوەندی بە هاوڵاتیانەوەیە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق دوایەوەی کە دوای کەمتر لە 5 کاتژمێر کە 120 میلیاریان نرد بڕیاریان دە موچەی مانگی 8 خەرج بکەن ئێمە بۆی بڵێن درەنگ تەسلیمکردنی داهاتی ناوخۆ و ڕێک نەکەوتن لە بەردەمەوەداین کە ئەم ساڵیش موچەخۆران بخورێت من بسم الله الرحمن الرحیم پێشەی سوپای جەنابتانەکەم سوپاسی بینەرانەکەم سوپاسی ستافی تەلەڤیزیۆنەکەتانەکەم بەڵێ من پێشبینیم کردو هەتا بۆ کۆخۆم لە سۆشیال میدیا نووسیمە ئەم ساڵ دوو موچە ئەخورێ پار نووسیم خورێ ئەم ساڵ نووسیمە ئەخورێ مناڵم ئەو ڕێکەوتنانەی کە لە گەڵ بەغا ئەکرێ تێگەی وەفدی هەرێم هیچ دەورێکی نییە وەفدیارم دەوری نییە هیچ دەورێکی نییە زۆر هاتن و ڕۆشتن هەر چۆن بۆ 7 جار ڕۆن بۆ ئەوەی موچەیە قەناعەتیان موچە نییە کاکە گیان ئەو پەیماننامەی کە لە بینی عێراق و هەرێمی کوردستانە بەدێ بەسەرەوە بۆیان خۆی تەداخل بکە نەگۆفت بنێرە وەفت هیچی پێن تا ئێستا هیچ سەڵ نەکردو تا بڵێ وەڵا شتێکیان کردو بە شێو موچەیەت اینجا ئەم جارش کە ئەم ڕێکەوتنیان کردووە عینەشی سە حالیان ئەڵێ وەڵا سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە فێڵایە دوای هەڵبژاردن ئەم هاوپەیمانەتی هەڵەوەشیێتەوە بەڵێ جاخۆ کۆمپانیەکان کاکە گاڵتەجاری خەڵکی نین ئەمڕۆ نوتی بە سپێنیاتیوانش قبوڵ ناکەن اینجا بۆ ئەم موچەی ئەمماهیش 11 ڕۆژە چاوەڕێەوەکەن داهات درێنیان نردو کاک یعنی هەندێک لایەن هەیە دواکەوتی موچە بە خێرەزانێ بۆ خۆی یعنی برسنیکردنی هاوڵاتیان خێرەوە وەلایەنە کاڵێ وەڵا ئەرەوەڵا موچێ هاتوویکە بە ئیمتیاز بۆ خۆی بۆی دەنگی پێبێنێ یعنی مەسەلەکە مەسەلەی هەڵبژاردنە پێ دوای ئەو ڕێکەوتنی کە کردویانە کاتیە ینی ئێستش کە 120 میلیارەکە دوا دەخەن دانەوەی داهاتی ناوخۆ زیاتر بیرخۆن و نەیدەن عێراق و لە بەرامبەردا موچە بێت بەڵێ جا خۆی سەخۆ لە داهاتی نەوتی شەخۆری شار ڕێکەوتن نەکراوە دانیشتنیە تاهوو بگەنە ئەنجام تایسە نەگەشتوە ئەنجام بەس هەرێم ئەگەر بیەوێ هاوڵاتی سەلامەت بێ برسی نەبێ هاوڵاتی پشتیوانی بکە ئەبێت لە پێش بەغاوە 120 میلیارەکە حاضری بینێری تێگەی نەک ئەو داوای کاوتۆ نەینێری ئەوێ تێوستامی ئەڵێ بە هیچ جۆرەکەم تاخەمی ناکەن لە کورتنی ماوە موچەکان بۆ نێری باشە پێ دوای دەسەڵاتدارن بان قەزنیانەوە کێشەی موچە چارەسەر بێت ئەگەر بیانەوێت توانن بە لێرە بەداهاتی ناوخۆ لەگەڵ بەغداد بە ئاسانی موچە نەفۆتێ خزمەتگوزاریە بێ بان قەزدەم کێشانە دروست دەکەن لە 100% بان قەستە تێ ئەو داوا کابینەی تۆ بۆ نایێنێری تێگە یا تۆ بۆ دەستی بەشخەری ناکەی یا بە شتێکیکە لێرە ئەمە چەندجا خۆ من ئابووری نازدیم بە زەوەی لێ تێگەشتم ئاوایە بۆچی ناڵێن بە بەغا تۆ لەو بڕەپارەی ئەینێری بوارێ کوردستان بۆ موچە 120ەکەی لێ بڕەخەمانەیە 120ەکەی سەری بزانە هەموو مایە ناینێرێت و موچەش ناگات دەساڵاتی ئێ بۆ نایکە هەرێم بۆ نایکە یعنی خۆ لە بەرژی خەڵ لە بەرژەندی موچە خۆرانە وانە ئێ بۆچی نایکە تۆ دەسەڵاتدارانی هەرێم بە دژی موچە خۆران دەبینی من دەسەڵات دارانی هەولێر بە یەکەم هۆکارەزانم بۆ دواکەوتنی موچە اینجاوەکو بەغدا چوە ئەما ڕێکەوتنیان کردووە سۆدانی هیچ داری نییە ئەمیوارە ئەڵێ ئێمە نەوتەکارڕۆ هیچ کێشەمان نییە خۆشتووە بەداهاتی نەوتی ئەمان یعنی ئەمە پێویستە ڕێکەون لەگەڵەوانە لە بەغداش ئەوەدانی کە دەڕوون پێ دوای کاریگەریان لە بەرەوەی دەسەڵاتیان کاریگەری نییە یاخۆت ئەو شەڕی کە بۆ پۆستەکان دەگەجا پێشتر شەڕی پارتی ویکێتیە بوو لەسەر سەر و کۆمار پۆستەکانی دیکە لەو ماوەی باڵێز وەرگیرە ینی نزیکەی سەفیر و باڵێز خێرێکی بۆ کورد مەبەستێ ئەو شەڕی کە بۆ پۆست دەکرێت بۆ موچە نەکراوە دەناکێش موچەند لە بەردەم فۆتاندانە دەبوو موچە لە ئەو کاتە موچە پێشتر موچە نافۆتە کاگە ئیسە موچە فۆتێ سەر و کۆمار ئیسە سەر و کۆمار کورد نییە چی کردو بواری کوردستان
چی کردوەچی ئەو یەکەم جار ڕۆژ نیزانی بەسەر فەرشی سوورا بڕوە یعنی هەر ڕۆزە دیگەین گاگەوە چیەوە نەزانیت یعنی اینجا تۆ توانای لێدوانی نیە دوایین چیە دەی لەسەر هەڵەبجە و لەسەر هەولێر و لەسەر چۆ تووشی هەڵەتەبی یعنی هەر عیبە مەشهورەیە بۆ کورد کە سەرۆ کۆماریی هیچ پێ نەکرێت دایم لە هەڵەشا بژی دێمەوە خزمەتە دەستین لای مامۆستا نەوزات مامۆستا سواسی ئامادەبوونی بەڕێزی دەکەن دەمەوێت سەرنجی بەڕێزی بزان بەسەر پرسی دواکەوتنی موچە کە موچە زۆر دواکەوتووە و جگە لەوەش کە ساڵان ڕابردوو موچەیەکی زۆر خوراوە و لێرە باج ڕسوماتێکی زۆر زیاد کراوە پلە بەرزکردنەوە نیە تەنها بڕۆین بۆ توێژی مامۆستایان و فەرمانبەرانی شارستانی بەڕێز تۆ کارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە؟ بەڵێ بەنای خۆی گەورە میهرەبان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کاک حەکیم ڕێز و حرمەتم بۆ خۆت و بۆ میوانە بەڕێزەکەت هەیە گومانی تێدا نیە دواکەوتنی موچە یان نەدانی موچە پێم وایە بە پلەیەک بە دەرەجەیەک چۆن لە ڕابردوودا لە 10 ساڵ و 11 ساڵی ڕابردوودا لە ئاسۆی دەسەڵاتدارانی هەرێم بووە بە هەمان شێوە لە ئێستاشدا کە لە دوای تەسلیمکردنی نەوتیش بە سۆمۆ ئێساش هەر هۆکارەکە من پێم وایە بە پلەیەک بۆ دەسەڵاتدارانی هەرێم دەگەڕێتەوە بۆچی ڕێکەوتنێک کراوە لەگەر بەغدا ئەم ڕێکەوتنە بە شێوەیەک لە شێوەکان بەم شێوە یەک لە فەقەرەکانی ئاوایە لە دوای تەسلیمکردنی نەوت ئەبێ داهاتی نانەوتیش مانگانە 120 میلیارد دینار تەسلیمی وەزارەتی دارایی عێراق بکەی اینجا بەغدا موچەیەکی تەواوی موچەخۆران بۆتە نێرێتنی کە نزیکەی تریلیۆنێکە یعنی تو تسەیریکە ئێستا ئەوە نزیکەی بۆ 2 هەفتە ئەچێتن بەغداد چاوەڕێی 120 میلیاری هەرێمە کە بینێریتن تەنها دەستی پێ دەکاتن تەنها مراوەغە بۆ بابەتەوە دەکاتن ڕۆژێک دەڵێ دێنێرم ڕۆژێک دەڵێ ناینێرم ڕۆژێک دەڵێ ئامادەی ڕۆژێری ئامادە نییە یعنی تۆ ئەگەر 10 ڕۆژ ئەگە 15 ڕۆژ پێ ئێستا ئەم 120 میلیاردە بناردرابایە ئێستا ئامادە سازی نەدەکرا بۆ 120 میلیاردی دیکە بۆی کە بەغدا هیچ مبەڕێکی نەمینێتن بتوانی موچەی مانجی نۆش ئامادە بکاتن بۆی بە لە زووترین کاتدا بینێریتن بۆ هەرێم بەدڵنیایەوە بەو شێوەیە بۆیە من پێم وایە بەڕاستی دەسەڵاتدارانی هەرێم جگە لە برسیکردنی موچەخۆرانی خۆی جگە لە بێ ئەرزشکردنی موچەخۆرانی خۆی و هاوڵاتیانی خۆی و بێ موچەکردنی خەڵکی خۆی چی دیکەی لە ئەستۆدانیە یانتانە بنەمی چی دیکەی پێڕەو نەکردووە کەواتە سیاسەتی برسیکردن لەلایەن دەسەڵاتداریان هەرێمەوە ئەمە بەردەوام سیاسەتێکە بەداخەوە پیادەیان کردووە و ئەوەی کە تێدا زەرمەندە بێتن تەنها و تەنها موچەخۆرانن تۆ سیرکە بەغدا ئەوە ئێستانێکە وا موچەی مانجی دەشی تەوزیع کردووە دابش کردووە تو هێشتا موچەی مانجی هەشتت نهاتووە یعنی تو ێستا بەو پێوەرە بێتن بەداخەوە بەو پێوەرە بێتن من پێم وایە وەکو برای بەڕێزم کاک سەید عەتا ئاماژە پێ کرد پێم وایە 2 موچە بۆ 3 موچە مەترسی لەسەرە بۆ ئەم ساڵەکە چونکە ئەگەر بەم شێوەیە تو لە ماوەی 20 ڕۆژدا نەتوانی 120 میلیارد وەکو گوژمەیەک ئامادە بکەی بۆ بەغدا بینێری تۆ چۆن دەتوانی لە 2 مانجی داهاتوودا بتوانی 4 گوژمەی دیکە بنێری بۆیە من پێم وایە بەڕاستی ئەگەر هەرێم بێوێتن هیچ موچەیەک ئەم ساڵەکە نەخورێتن ئەبێ ئەمڕۆ کە 120 میلیارەکە داخلی سەر حیسابی بانقی هەرێم کراوە ئەبێ لە ماوەی 10 ڕۆژی داهاتوودا 120 میلیاردی کە ئامادە بکەی بۆی بینێری بۆ بەغدا بۆی بەغداش ئامادە بێتن موچەی مانجی نۆ و پاشە مانجی 10 و 11 و 12 شت بۆ بنێریتن بەڵام ئایا هەرێم ئەمە دەکاتن بەدڵنیا و ئەمە ناکاتن لە هەمان کاتیشدا تۆ سەیرکە ئێستا لە بەردەم هەڵبژاردن داین کاک حەکیم یعنی بەداخەوە بێباچی دەسەڵاتدارانی هەرێم بگاتە ئەوەی تۆ لە بەردەم هەڵبژاردن دای دەیان وعد و وعودت بەو خەڵکە داوە دەیان قسەی باقوبری قرد بەرامبەر بە خەڵکە کردووە ئێستا دەنگدەران وا بێ منەت لە دەنگدەرانی خۆت کە موچەی مانجی هەشیش پێ بەڕاوانە بینی نەک موچەی مانکانیکە موچەی مانجی هەشی پێ بەڕاوانە بینی لە مانجی دەدا یعنی ئەمە چ سیاسەتێکە ئەمە چ حکومەتێکە ئەمە چ دەسەڵاتێکە ئەمە چ سیستەمێکە لە وڵاتی ئێمەدا بۆیە من پێم وایە بەڕاستی سیاسەتی برسیکردن لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە بەداخەوە بە بەردەوامی پیادەیان کردووە ئەوەی کە تێدا زەرمەندە موچەخۆرانی هەرێمی کوردستانن بۆیە بێ موچەخۆرانی هەرێمی کوردستان دڵنیا بن لەوە کە دەسەڵاتدارانی هەرێم بەم شێوە برسیکردنی خەڵک تاسەر بەردەوام نابێتن و ناکرێت بەم شێوەی بەڕاستی سیاسەتکردن و یا بەم شێوەی ئیدارەدانی دەوڵەت و ئیدارەدانی هەرێم بەم شێوەی بەداخەوە ڕۆژ لە دوای ڕۆژ پێم وایە هەرێمەکەمان بەرەو بچووک بوونەوە بەرەو بێ ئەرزشکردن دەچێتن بەغداش بەم شێوەیە ئامادە نییە مامەڵە لەگەر هەرێم بکات چونکە هەرێم بە بەردەوامی مراوەغەی بۆ بابەتەکان وەکردووە چۆ پێشترە دەیگوت کاکە وڵا بەغدا پارە نانێریتن ئێمە نەوتمان ئامادە ئێستا نەوتی تەسلیمی بەغدا کردو بەڵام ئێستانەکە 120 میلیارەکە ئامادە نییە بۆ بەغدای بنێریتن بۆیە من پێم وایە بەڕاستی ئەبێ لە جیاتی ئەوەی کە خەمی ملەتەکەی خەمی وڵاتەکەی خۆی بێتن
ئێسانێکە سیاسەتی برسیکردنی پیادە کردووە کە ئەمەش بەڕاستی سیستەمێکی گەورەی لە موچەخۆران و لە فەرمانبەران دەکرێت لە هەرێمی کوردستاندا. مامۆستایی وەکوەوەی کە ئێستا بڵین جگە لە موچە دواکەوتەوە غەدرێکی دیکە لە فەرمانبەران دەکرێت ژەوەیە کە بۆ نمونە پلە بەرزکردنەوە نیە مامەڵی خانیشیان لە ماوە ڕابردوو تاواکردنی مامەڵەکەیان زۆر دواکەوت باج ڕسوماتێکی زۆر هەیە. جاکاک حەچیم لە فەرمانبەران کامە فەرمانبەر بەدەستی ستەمی دەسەڵاتداریان هەرێمەوە یعنی زوڵمی لێ نەکراوە ستەمی لێ نەکراوە یان تۆ سەیری کە لە موچەخۆران لە نێو موچەخۆراندا چینێکن کە چینی خانەنشینانی پێدەرێن لە دوایی خزمەتکردنی زیاتر لە 30 ساڵ بۆ 40 ساڵ خزمەتی پرۆسەکەی کردووە لە هەرێمی کوردستاندا بەتە زا پرۆسی پەروەردە یان سێکتەرەکانی ترە لە جیاتی ئەوەی کە ئەمانە ئیکرامیان بۆ بسەرف بکرێ ڕێزلێنانیان بۆ بکرێتن دەبێ شایستەکداریەکانیان پێ بدرێتن بەڵام بەداخەوە هەنێ لە موچەخۆران تا ئێساشی لەگەردابێ ئەوە بۆ 11 مانگە چێتن هێشتا موچەی خۆی وەرنەگرتووە نەک ئیکرامی و ڕێزلێنانەکە هێشتا موچەی خۆی وەرنەگرتووە بەداخەوە بە پێم وایە بەڕاستی دەسەڵاتدارانی هەرێم بێباکن لە موچەخۆرانی خۆیان و لە نێویشیاندا خانەنشینان بەڕاستی ناکرێت و ئێستا ئەمە 10 مانگ بۆ 11 مانگە چێتن دوای ئەو هەموو خزمەتە زۆرە هێشتانێکە موچەیەک یان موچەکانی خۆی شایستەدارەکانی خۆی بە خانەنشینان ڕاوانە بینی لە هەمان کاتیشدا دەیان زۆر باجی زەریبەی لەسەر هاوڵاتیان زیاد کردووە ئێستا بۆی کە بینەرانی خۆشەویست و بەڕێزانی بینەرەکانی ئێمە بزانن حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانی هەرێم زیاتر بە 400 زۆر زەریبەیان لەسەر خەڵک داناوە زیاد کردووە بەدەیان قات زیادیان کردووە تۆ تەمەشاکە ئەگەر مقارنە بکەی ئەم باج و زەریبەی ڕسوماتی کە لە هەرێمدا لەسەر هاوڵاتیان زیاد کراوە بەراورد بە بەغدا ئەتوانم برێم ئاسمان و ڕێسمانی فەرقەکە حەچیم ینی بەڕاستی زوڵمێکی گەورە لە خەڵکە کرێتن جا بگرێت و موچە بە فەرمانبەری خۆت نادەی موچە بە خانەنشینان نادەی یعنی شایستە دارایی بۆیان سەرف ناکەی لە هەمان کاتیشدا لە بەرامبەریشدا دەیان زەریبەت زیاد کردووە دەیان باجت زیاد کردووە ئەم هەموو باج و خەراجی زیاد کردووە موچەخۆری قوربەسەر نازانی چی بکاتێ پارەی ئاو بدا پارەی کارەبا بدا پارەی مەسەن پێشتر پارەی مەولدی ئەدا دەیان ڕسوماتی دیکەی ئێسانێکە هەموو ئەم ڕسوماتانە بەڕاستی پێم وایە بارگەرانێکی گەورەی لەسەر موچەخۆران و بە تێکڕای فەرمانبەران و بە تێکڕای خەڵکی هەرێمی کوردستان زیاد کردووە بەڕاستی بەم شێوەیە حکوومەتداریکردن و ئیدارەدانی وڵات ناکرێت بەم شێوە ئیدارە بدرێتن تۆ ئێسانێکە لە دوای نزیکەی 33 ساڵ بەم شێوەیە ئیداری وڵاتی خۆت بدەیت یعنی تو تەمەشای ئێستا بەرەو زستانە ڕۆین کاک حەچیم بەرەو زستانە ڕۆین 1 بەرمیلە نەوت خەڵک نەیبینیوە 1 بەرمیلە نەوت تەوزیع نەکراوە بەسەر خەڵکدا لە کاتێکدا بەغدا هەموو مانجێک بڕی 100 لیتر بە خەڵکی خۆی دەدا بە عایلۆ بە خێزانەکانی خۆی دەدا بەڵام هەرێم ئامادە نییە نەک نەوتەکە بەو سەعرەی بەو نرخی بداتن ئامادە نیە بە نرخی بەرزیش بە خەڵک بداتن یان تو تەمەشاکە ئێستا دەیان قەیرانمان لە هەرێمی کوردستاندا هەیە بەڵام حکوومەت ئامادەنی یەک لەم قەیرانانە چارەسەر بکاتن لە بەردەم وەکو گوتم هەڵبژانێکیشدان زۆر بێ باکە لە خەڵکیش بەڵێ سوپاس دەکەم دوای دێمەوە خزمەت کەکسەید سەبارەت بە و زۆر دەسەڵاتدارانی هەرێم دەڵێن ئێمە شۆڕشمان بۆ موچە نەکردووە بە زۆر کوونارەت پەروێکی گەورە هەیە لە بینی چین توێژەکان خەڵکی هێژار بەرپرسەکان بۆیە ئەوان موچیان بەلاوە گرنگ نییە مامۆستا هاشیم دەستخۆش خۆی وازنام لە چێشیم جۆرەمە خوێنمەتەوە کاتێ بارزان قەسف ئەکرێ لە شەستەکانە قەسف ئەکرێ بەلا مستەفای بەڕەحمەتی ئەو کاتەماوە تەپوتۆ لیا و خەڵک بیناری و کوڕی خەڵکی شەهید دەکرێ و کوڕی خەڵکی بینارێ بێ و پەڕەوازە بن و لادیەکان ڕاکەن و حاصل وەزەکە زۆر شڕەوێ لەبەروی کورد ئەو کاتە ئەمەی بخۆی نەدیوە بە تیارەوا لێ بدرێ یاوە دەما هەژار مۆکریانیە لە چێشیم جەوەر نووسوێتی وا بزانام لەوێ خوێنمەتەوە بارزانی ئەڵێ وەرە ئابم شێوە شۆڕش بکە بۆ نەتەوەکە و کوڕی خەڵکی بکوژرێ ئاوای بەسەر بێ لادێ کاول بکرێ سبێنێ وڵات ژەماعەتێ بە تایبەتی بنەماڵەکە منیا ژەماعەتێکی تر بێت بلێ وەڵای من شۆڕشما بە خۆمان کردووە ئیستا کاکە خۆ دیار دەکا دڕووی داوە کاکمە مەرحوب یاسایەکی جوانی شتێکی زۆر جوانی وتووە فعلەن ئەوەی کاتۆتە خوارەوە مەسوول بووە ئیستا قەپاتە و لەشکرێ دزیان دروست کردووە کاکە هەمووی دەوڵەمەنە هەمووی نەک ملیارد نیم بە هەمووی میلیۆنەرە بە دەفتەر ئەڵێ
یەک دەفتەریا جوانکاری لوت داکات دەمچاوێکە خەڵکی فەقیریش لە خوار و ئاخر چی بکایانی ئیستا من کرێشیم بە چی کرێخانە بدەم فەر بۆ دوو کرێخان و خەرزارم ئێ بەچی ئەم ئاشەوە بێت دوو کرێخانی لێبم کاتە من بە 200 دار ئەژیم ئێ هەزارانی وەکو من هەیە کە خەڵک بەدبەختە لە وڵاتە بۆ خەڵک تۆ پێشتر بڵێن کادیری پارتی بووی پشگیری ئەوان کردو ئێستا وەکو خەڵکەکەی بڵێن هەمووی سوودمەند نییە لەم بارودۆخە سوودمەندیشینەوە خەڵ سوودمەند نییە ئەوە سوودمەندەکە ئیسایە لە پێشوەیە ئەوە سوودمەندە کە پشتیە ئەوە سوودمەندەکە شۆڕشی نەکردو ئێستا هاتووە سەر حازر ئەوە سوودمەندە تازە باسی قوتابخانەی بەرزانی بووە کا قوتابخانەی بەرزانی مەلا مستەفای مەرحوم مەلا بوو مەلا لە قوتابخانەی پێغەمبەر سەڵاو سەلەم فێری کوردایەتی و نەتەوەی و ئاستی ڕۆشنبیری خوێنواری بووە کاکە خۆی ئەسڵی مەوزوعە ئێمە 30 ساڵ لەمەوەی پێش هەتا ئیساکێت چەند با چەند لەوانەیە پارتی 40,000 شەهید دیاوێ بەڕێزێ هاتووە لە وڵا لەبەرەوە هاتوون بوومە پارتی ئەمە کەی ڕێکلامە لەبەری قوتابخانەی کوردایەتی و قوتابخانەی بارزانی و شێمان کاکە ئەم شانە هەمووی ڕێکلامە تێگەی کوردایەتەکە زیاتر دروشم بەکاردێنمەندکردن کوردایەتی کەی ماوە کاکە وەڵای کەس ئیمتیما کوردایەتی نەما نە پێشوەنگە نەپۆری نا کەس نەیماوە کەس بیری لای کوردایەتی و کەرکوب نییە هەمووی درۆیەکی شاغدارە هەمووی مەسەلە کومپانیا دەڵۆن بوونە کێبرچێ ئەوەیە لەگەڵ جادە دروستکردن و بە ئیماراتبوون کاکە ئیمارات تۆ بە ئیماراتی بژادەکان جوانە خۆ خەڵک برسێوێ ناڵێ 2-6 جادەم بەرێ باوی خۆم 2 کیلۆ جادەم بەرێ لە ژیاتی شەکرواڵێ کاکە خەڵک پارەی پێویستە میلەت ئەبێ تێر و تەسەر بێ لە ئیمارات کرێکارێکی ئیماراتی کە ئێمە لاسایی ئیماراتەکەینەوە خۆ هەولێر جوانە بەس خەڵکەکەی هەژارە کرێکارێکی ئیماراتی دوو ئەوەنەی کرێکارێکی بیانی موشە وەرەگرێ اینجاوەکو ئیمارات توانوێتیوە بگەیان لە پێش خزمەتی گەلەکەیەکە اینجا جادە و بینا و ئیمارەت دروستەکە بەس لێرە کوا کاکە ئەوم کومپانیا ڕۆژۆ بە ئاسمانە تێگەی فەقیر لی ئیسفادەیە کابراایەکە دیوە کرێشی بڵێوەڵاکە ئەو خانێکماندایە تێ هیچ چی بۆ فەقیرە کرێ فەقیر هەر لەژێرەوە زۆر دروست بوو لە بەین دەسەڵاتداران و میلەت جیاوازەکە بە تەواوەتی جیاوازی شۆ دروست نەبووە کاکە بە نمونەیەکی بۆ ژێڕمەوە سەنغافورە 15 ساڵ ئەبێ بە وڵاتی 15 ساڵ کەمە ئەبێ خۆی وڵاتی فول گەندەڵ بوو وەکو هەرێم بڵین فول گەندەڵ بوو 15 ساڵ سیرەکەن تاک داهاتی هەیە وڵاتێکی جوان خەڵک بۆ سەبر و سیاحا ڕاوەوێ لە شوێنێکەوە هەرێم و ئەڵێ کاکە وەفدێ بلێرن ڕۆم بۆیە بزان ئەم بەچی ئاسایە ئەم وڵاتە بەدە ساڵا پێش کە ئێمە 5 ساڵە پێ نەگەشتووی سەرۆک وەزیرانی وەفدەکە بەڵام کاڵێ فەرموو ئێوە چ خزمەتیان خزمەتتان بکەین ئەڵێ وەڵا قوربان ئێمە هاتوون بزانین ئێوە بەچی یاسا و ڕێسایەکی ئابووری و ئیداری توانین تا ئەم وڵاتە بەدە ساڵا پێ بگەێن ئەلە جاوەچی ئەو زۆر ئاسانە ئەلە چۆن ئاسان ئەڵە من هاتمە سەر تەخت خۆم دزیم نەکرد سکرتێرەکەم نەیکرد وەزیرەکەم نەیکرد ئابووری نەیکرد شۆڕ بگە بەناوێکە دزی نەکرد تێگە ئیستا ئەم وەزەیەرە دەست دەرچووە کاک ینیزەکە لە سەرەوەی بووە لە دەستەرچووە وەکو تێ شۆڕوەتەوە کاکە ئەی خۆل لە خوار و خەڵک لە سەقوتوێ شیر گیرە 4 حکومیان ساڵێ وچەم حکومیانە خەڵک کاکە بۆش قوتوێ شیر ساڵە حکومە درێت ئەوەی کەنەوت دەزێ بڵێنەوەی کە پارەی سنوورەکان زەوی بەڵێ تەمەنەوە خۆ کورە من لە دەرەوە بم باسی ئەڵەم کاربەندی ڕاگەاندن هەیە ئەڵەن زەویەکیانداتی بەم ساتەحا تێفرۆشێری بە 20 دەفتەر بکارمەندی ڕاگەانی پارتی ڕائچی پارتیڕۆڵا 20 دەفتەر بڵێن قازانج 20 دەفتەر بۆ تاکەی جیفای خۆشە خۆ کابرا تا زەوی ئەو نییە بە مستعاریەتی بەیەکی تر سین نییە سین دەخۆ نیوەی ژیانە وایە سین پاژۆی ڕزگاری ئەبێ لە شەوسانەوە پاش ساڵێک سێرەکە کەس بە کەسیان وەکو هەرێم وایە بە لەشکر خەڵک دزیەکە بەڕۆم بە لای ماوسی تۆ ئاڵێن کاکە تۆ چیەکەی لێرە دانیشتوێڵە بۆ ئەلێ خۆڵات تێک چوو تو ئاگاو لێ نییە ئەلە چۆن تێک چووەڵە فڵان و فیسار باسی هەموویە کاسۆرەکە چی ناکەن ئەلێ بڕۆم بۆ دادگا بزان دادگا سەرەوەی دزداوە ئەڕۆم بە داسێرەکەن داگاوە خۆی وایە لە ساسە سەرەوەی دەزەرداوە ئەگەرن ئەڵێ هیچ نییە بە ساڵێکە بە 1 ساڵ چاکێکە ئێدە فەرمووەرە تو ئێرە چاک یعنی چاک سین بەو زدهێزیەی چاک بوو بە ساڵێ یعنی شۆڕشیان لە شۆڕشی ڕۆشنبیرنا ئەو شۆڕشاکرددایان تەپان دەوەرە بزانام هەرێن بەشی چاک لە شکرێک دزمان هەیە بڵین لە شێک لە کوردستانیە ئەرە وەڵی لە شکرێ هەیە حەزەکەی ناوچە ژیاکەرەوە ئەی خەڵک چی پارەی بۆ چوەڕە خەڵک چیە ئەمە چی عالە منەوە تەفرۆشێ من خدایان کەس ڕەفیقمە من سیارەیەکە پێ ئەلوچە حەزێ بڕۆ سێریکە
دایان ڕەفیقیشم هەیە پرادۆی پێ دایان ڕەفیقم هەیە لیگزیزی پێ دایان کوڕی مەسوول هەیە مەسوول هەبوو مەسوولی من بووە 5-6 کوڕی های پێش کوڕەکەی لە قیمایە ئێخۆ من لە پێشەوەتم ئێخۆرە کاکەیان بە قەڵەمە من لە پێشەوەم بە خەباتە من لە پێشەوەم کورە ئەو ڕەفیقانم لە بازارە گەڕن بەبێ ئیش و کار خۆر من نیم کاکە هەمووی لای داوە بۆ خۆی ماشێکی ێسەری کەس کردووە لە تخواواز بێنە هەر نی بێدەنگی خەڵکە و باردۆخی کردووە چی بکە کاکە چی بکات تۆ خەڵی بێتاوان نای خەڵی بێتاوانە 3 ساعت حکمیان ئێوە خەڵک چی بکە قسەی چی بکە لەکوێ وێرێ یای پۆرتی ئازادی خەڵکیان خەڵک دلێری نەماوە ئیسە بیکەیسیە بێ بە دەست بنەوە مەگە ڕۆم بیفڕژی ناخۆ تەقم پێ ناکرێت کاکە من تا لە شیامەوە ئەوە نییە کاکە منە بێ کوڕەکەم ئیسە شت بێ کوڕ نە کوڕ ئیشی هەیە نە ژنیشی ئەمە چیانی کار ئەڵێ بەرغەلی بڵێ ناشاری وەکو بڵێ حکوومەتی بەرغەلیە بە ناویەکە و موچەکە و موچەکە و چیەمان جادەکە و نازام چی و من ڕێز نێ بۆ سەر وەزیران ئەوە دووسێ باسم کرد براجیان کاک مەسرور ئەبوایە ڕێکلامی بۆ بکردای بیان وی و تا هاوڵاتیانی بەڕێز ئەوەی ئێمە بڕیارماندا بەنزین هەرزانەکەین بۆ 450 دینار وەکو عێراق نەوتەکەش بە 30,000 نییە بە 40,000 بۆ ئێبا بە ئیسە نەوتەکە لە هەولێر تەوزی کراوە بە 4,000 ئیترەمە یانی هوندارەکە لە چیایە خەڵک بژێوی ژیانی ئەوێ وەڵڵی جادەشی ناوێ کاکە جادە باشە چاکرا جادەکە چاکرا زەریبە خەڵک یاوێتی بەنەوتی خەڵک کراوە ئەمەش ئەرکە حکومت بیکە باشە جادەمان چاکرد و دووساییدە هەموو جوان دەستیان خۆل بشی زۆر جوانیان کردووە کرێبارە بێ هەرزان بێ لەم حاڵەتە کرێبار هەرزان بوو بازرگانیش هەرزانە ڕیش کاڵاش هەرزانە بڵین باز و سەرانە نەبێ و کاتە نانە هەر کرێبار هەرزان بێت جادە چاکبێ بە کرێبار هەرزان بێت کە کرێبار هەرزان بوو نرخی کاڵا تەبقێکی بچکۆلاڵی یەکەی کۆتر ناکرد بە بێنزایکری بە 30,000 ئیستا هەرو خۆی گرانیە کاکە یانی سوود و لەوەش نەبین و جادە چاکرد بووە هەر بۆ جوانی دووبێ و تاڵ ینی پێ چ لە ئاسی حکومت بێ پەرلەمان بێدادگا بێ سوپا بێ ئێمە تووشی فەوزا بووین فەوزا کو پەرلەمان تا ئێستا تەشکیل بووە ئێستا دوێنێ شەو سەرۆک وەزیران هەڕەشەمە هەڕەشەیە کاکە یعنی هەڕەشەیە بە جدی هەڕەشەیە لە یەکێتی نیشیبانی ئەڵێ هەتا پێش هەڵبژارنە حکومەت تەشکیل نەکرێ دوای هەڵبژارنی ئێمە لەگەڵێ حکومەت تەشکیل ناکەین لەگەڵ ئۆپۆزیسیۆنە ئایکن یەکێتی بووە دەروی ساحە وەڵڵی منیش نووسیم وتم وەڵڵی ئەم حکومەتە بەبێ یەکێتی تەشکیل نابێت لەبەر یەکێتی هێزی هەیە ئەمڕۆ دووشی ئیشەکە یەکی گیرفانی پڕبێشی هێزگەوی یەکێتی هەردووچی هەیە ئەم شەڕە بۆ دروستەکەن ئەخروانیە کاکە خۆ دێمەوە خزمەت سید دواتر لە سەر هەڵبژاردنیشە قسە دەکەین مامۆستا نەوزاد بێمەوە خزمەت بەڕێزت ئێمە لە بەردەم کێشەی زۆر داین ئەوە کێشەی موچەیە باج و ڕسوماتە خزمەت گوزاریە بڵێن تاڵانیە داگیرکاریە دەکرێت هەڵبژاردن ببێتە ینی دەرفەتێکەیە بۆ خەڵک گۆڕانکاریەک دروست ببێ هەرچەندە بڵێن چەک و پارە ئێستا دەستیان بەسەر چەک و پارەیە وڵاتەدا گرتووە کاک حەشیم هاوڵاتیان ئەمن داوا لە هاوڵاتیانی خۆشەویستەکەم کە ئەم هەڵبژارنەی ئەم جارە بەڕاستی ئەبێ زۆر ژیرانە خەڵک دەنگ بداتن بە قسەی باق و بریقی دەسەڵاتداران هەڵنەخەڵەتێ خۆتان نەزانن مێژوو پێی گوتین لە 33 ساڵی ڕابردوو جگەل لە درۆ جگەل لە قسەی باق و بریق جگەل لە هەندێک شتی ڕووکەشی زاهری نەبێتن ئەگەنا بەڕاستی هیچ شتێکیان نەکردووە ئەمەی ئەمانە کردویانە بڕواتە بێکا حەچیم لە هیچ وڵاتێک شتیوانیە یعنی ئەم دەسەڵاتی ئەوانە هەیان بووە ئەم حکوومەتی ئەوانە هەیان بووە دەیان ناوە ئەم سیاسەتی ئەوانە پیادەیان کردووە لە هیچ وڵاتێک شتیوانە بووە لەسەر کوڕی زەوی چونکە بەڕاستی ئێمە تۆ سەیریکە 33 ساڵە ئەم هەموو داهاتە زۆرە ئەم هەموو داهاتی مەرزەکان دەڵێ داهاتی نەود دەڵێ یعنی ئەوەتم مانگێک کە تەقریبەن وا نەود لە ڕێگە سۆمەوە دەڕواتن ئەگەنا بە بەردەوامی هەموو ڕۆژێک زیاتر لە 350,000 بەرمیلیان فرۆشتووە تۆ بزانە بە ملیۆنان بەرمیل نەوتیان فرۆشتووە بەڵام 1 دیناریان لە موچە سەرف نەکردووە بینیوتە لە 10 ساڵی ڕابردوودا ئەم حکوومەتی ئێمە کە بەناو حکوومەتە کە حکوومەتی کاربڕێکەرە 2 ساڵە ماوەشی بەسەر چوام حکوومەتە بەداخۆ هەر باجیان بەوە نیە حکوومەت بەسەر دەچێ حکوومەت کاتی تەواو دەبێتن چونکە بەڕاستی دەسەڵات لە دەستی چەند کەسێکدا لە هەرێمی کوردستاندا باجیان بەوە نیە ئەمە کاتی تەواو دەبێت بەسەر دەچێ دەبێتە کاربڕێکەر ئەمە کێشەنی لەکن ئەوان دەمەیم ئەوێ ئەوان بتوانن چۆن گیرفانی خۆیان پڕ بکەن
گیرفانی منداڵەکانیان پڕ بکەن گیرفانی نەوەکانیان پڕ بکەن بەم شێوەیە بۆیە سەیر یعنی دەبێ بەڕاستی دەبێ خەڵکی ئێمە بزانێتن لە ممارەسەکردنی سیاسەتی 33 ساڵی ڕابردوودا ئەم هەموو زوڵمەی لە خەڵک و لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان کراوە بەڕاستی بێ خەڵک زۆر بە عیانە دەنگ بدا ئەمزارە ئەبێ بیر لەوە بکاتەوە کام دەسەڵاتە بە کەلکی ئەوە نایەتی دیکە ممارەسەی حکوومەتداری بکات لە هەرێمی کوردستاندا یعنی خەڵک بەڕاستی ئەبێ واعی بێتن خەڵک ئەبێ بیری بکاتەوە لە وڵاتان کاک حەچیم یعنی خۆمە هەمومان دەبین لە وڵاتان کە انتخاب هەڵبژارن دەکرێتن خەڵک دەنگ بە پرۆژە دەدا خەڵک دەنگ بە بەرنامە دەداتن هەر حزبێک هەر کیانێکی سیاسی هەر مەسەلەن لایەنێکی سیاسی کە بەرنامەی خۆی تەرحەکە بەرنامەی خۆی پێشکەشەکە کامە لایەنی سیاسی کامە حزبی سیاسی بەرنامەکەی لە خزمەتکردنی خەڵکیدا بێتن لە خزمەتی هاوڵاتیاندا بێتن و یان خزمەت گوزاری پێشکەشی خەڵک بکاتن بەڕاستی خەڵک ئەم کەسانە هەڵدەبژێری ئەم حزبانە هەڵدەبژێری بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستاندا لە دوای 33 ساڵ هێشتا ئەم خەڵکە نازانێت دەنگ بداتن هێشتا ئەم خەڵکە نازانێت چۆن بچە سەر سندوق و ممارەسەی ڕێی خۆی بکاتن بۆ چونی خۆی بکاتن یعنی تۆ دەبێ بەڕاستی لە مەودووە دەبێ هەموو خەڵک بزانێتن کاکە تۆ 4 ساڵی یەکەم هەڵت بژار نەتزانی 4 ساڵی تر هەڵ بژار هێشتا نەتزانی 4 ساڵی هەڵ بژار هێشتا نەتزانی یعنی تۆ کەی دەبێ یعنی کەی فکر دەکەی و کام حکومەت بکات چی حکومەتداری نیان ئەم حزبانە بکات چی حکومەتداری نیان بۆیە بەڕاستی ئەبێ خەڵک لەوە تێ بگاتن ئەمڕۆ لە بەردەم ئەم پرۆسەیەدای بەڵام یەک تۆز ئاور بدەوە 10 ساڵ و 11 ساڵی ڕابردوو هەر فەرمانبەرێکی بەڕێز لەم هەرێمی کوردستانەدا بە ملیۆنان دیناری لەکن حکوومەتە بە پاشەکەوتکردن بە لێبڕین بە نەدان بە زەوتکردن بە ستەمکردن یعنی بەڕاستی ستەمی قۆڕەکردنی موچە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەداخەوە ئەمە بەڕاستی پیادەی کردووە ئەتۆ ئێستانێکە لە بەردەم هەڵبژارنێک دایکە فەرمانبەران نزیکەی 60 موچیان لەلایەن حکوومەتە بەچ پێوەرێک دەنگی پێ دەدەیت بەس پێوەرێک دەنگی پێ دەدەیت بەس عەقلێک دەنگی پێ دەدەیت بۆیە دەبێ بەڕاستی خەڵک ئەمە هۆشیار ببێتەوە لە مەودووە بزانی کە ئەمانە بە کەلکی حکوومەتداری نایان ئەمانە بە کەلکی ئیدارەدانی وڵات نایان کاک حەچیم یعنی ئەبێ بەڕاستی خەڵک لەمە تێ بگاتن لە مەودووە ئەم لایەنەی کە تۆ تاقید کردەوە دوای 33 ساڵ تاقید کردەوە وەرە کاکە لایەنێ شتێ تاقی بکەوە ئەو لایەنانەی کە پرۆژیان هەیە دڵسۆزن بۆ وڵاتی خۆیان دڵسۆزن بۆ خاکی خۆیان بۆ ملەتی خۆیان ئەمانە ممارەسە بکە کاکە ئەمانە ئەوزارە بینە پێشەوە ئەمانیش هەڵبژێرە 4 ساڵی داهاتوو دەنگ بەمانە بدە متمانە بەمانە بدە بزانین ئایا ئەوان چۆن دەتوانن خزمەت بکەن ئەگەر ئەوان خزمەتیان کرد کەواتە لەو حاڵەتەدا ئەمانەی کە ئەمڕۆ لەسەر حکوومەتن تەنها لەبەر چەک و پارە حکوومەتداریان پێکراوە لەبەر چەک و پارە توانیوێنە دەنگی خەڵک ڕابچێشن چکەمە بەڕاستی دیاردەیەکی زۆر ناشینە کاک حەچیم سیاسەتی دەنگکڕین یان دەنگ زەوتکردن یان وەکو دەڵێ زۆرم لێکردن لە فەرمانبەران بە تایبەتی ڕێز و حورمەتم هەیە بۆ فەرمانبەرانی کە ئەوانەی کە لە سلکی عسکەرینە نابێ بەمە هەڵبخەڵەتێن یان نابێ بەمە بەڕاستی فری بدرێن کە بڵێ وڵە کاکە ئێمە ئەگەر ئێوە دەنگ بێ ئێمە دەدەن موچەکانتان دەبڕین یان موچەکانتان پێ نادرێتن تۆ لە مەودووە موچەت لە هەرێم نییە موچەت لە بەغدایە بەڕاستی هیچ کەسێک ناتوانانی موچە هیچ فەرمانبەرێک بە مەدەنی و بە عسکەری ناتوانانی زەوت بکە ناتوان لێی ببڕیتن بۆیە بەڕێت دەتوانی دەبێت ممارەسەی ئاڕای خۆت بکەیت بۆچوونەکانی خۆت بکەیت کە بتوانانی ئەم جارە ئەو لایەنێک کە خزمەت دەکاتن ئەو لایەنە هەڵبژێری وەکو برای بەڕێزم کاک سەید عەتا باسی کرد یعنی خەڵک چی لە جادۆبان بکاتن ئەمانە هەموو قسەی سەری زاری و بنی زاریان ئەوەیە دەڵێ کاکە ئێمە شەقامان کردووە کاکە تۆ لەلایەن شەقامت کردووە بەڵام شەقامت بپاری خەڵک کردووە کاکە کۆمپانیا دامەزانە کۆمپانیەکەی خۆتە شەقامت پێ دروست کردووە ینی پارەی ئەو ملەتت پێداوە بۆچی ینی ناز لەسەر ئەو خەڵکە دەکەی بۆچی ینی مزایدە بەسەر ئەو خەڵکەدا دەکەی تۆ وەرە موچەی خەڵک بدە کاکە من چ لە ڤیلا بکەم من چ لە بینای گەورە بەرز بکەم لە باڵەخانی بەرز بکەم لە شەقامی گەورە فراوان بکەم ئەمە شتێکی باشە بەڵام لە کاتێکدا ئەگەر بێت و فەرمانبەرانی خۆت موچەی تاویان پێ بدەیت موچەکانیان بۆ بجێڕیەوە یعنی تۆ تەماشاکە پلە بەرزکردنەوە تو خوا چەند ساڵە وەستاوە کاک حەچیم زیاتر لە 10 ساڵە بە هەزاران فەرمانبەر لەم هەرێمی کوردستاندا لەبەر ڕاگررتنی پلە بەرزکردنەوە زوڵمیان لێکراوە سەمیان لێکراوە بە هەزاران فەرمانبەر بەدیان ملیۆنیان ێستا لە لای حکوومەتە هەم بە پاشەکەوتەکان هەم بۆی کە پلە بەرزکردنەوەکەی وەستاوە ئەمە هەموو زوڵمێکی گەورەی لەم خەڵکە کراوە بۆیە بەڕاستی ئەبێ خەڵک ئەمە قبول نەکا ئەبێ خەڵک ئەو جارە سزای ئەم دەسەڵاتە بداتن نێڵی چی دیکە بەڕاستی چەوسانەوەی خەڵک و زوڵمکردن لە خەڵک بەردەوام بێتن ئەمەش بەچی دەکرێتن ئەمڕۆ فرسەتێکی گەورەیە دەرفەتێکی گەورە و زێڕینە ئەمڕۆ خەڵک بتوانی بۆچوونی خۆی بە دەنگەکانی خۆی بە پەنجەکانی خۆی بتوانی
گۆڕانکاری لە وڵاتدا بکاتن خۆ لە وڵاتان تۆ تەمەشا بکە کە حاچیم لە هەر وڵاتێکی دەرەوە تەماشا دەکەی لە وڵاتانی ئەوروپی لە وڵاتانی دیکە ئەگەر حکوومەتێک لە چند ساڵی ممارەسەی حکوومەتدا نەتوانی خزمەتی خەڵکەکە بکاتن خەڵکەکە سزای دەدا لای دەبا لەسەر کورسی بەچی لای دەباتن بە چەک لای دەبە نا بە قەڵەم لای دەباتن بە دەنگدان لای دەباتن تۆ وەرە کاکە بە قەڵەمەکەی خۆت بە دەنگەکەی خۆت بە سەوتەکەی خۆت کاکە سزای بدا سزای ئەم دەسەڵاتە بدا لێمەگەرێکی کە بەردەوام لێ نەمەگەرێکی کە زوڵم بەردەوام بێ ئەم هەموو زەریبە بەردەوام بێ ئەم هەموو تاڵانچیە بەردەوام بێتن ئەم هەموو خۆ دەوڵەمەندکردن بەردەوام بێتن یان تو تەمەشاکە حزب دەوڵەمەند لە وڵاتی ئێمە خەڵک فەقیر حزب دەوڵەمەند لە وڵاتی ئێمە خەڵک هەژارە خەڵک نەبوونە بەدەیان کەسەیە کرەی خانووی پێ نادرێتن کرەی ینی وەکو دەڵێ ناتوانی ژیانی بژێوی ڕۆژانی خۆی بەسەر بباتن کە ئەمە بەڕاستی زۆڵمێکی گەورەی لە خەڵک دەکرێتن خەڵکە دوای 32 ساڵ 33 ساڵ ئەمە تێنەگاتن نازانم بکەین ئەو خەڵکە تێدەگەکە باشە بە کورتی بێ مامۆستا ئەوان ئێستا دوژین پارتی هەرەوەی دەڵێن دەتوانن چی بکەن لە بەغدا دوشمی یەکێتیەوە دەڵێ پێمان دەکرێ بڵێن جگە لە خراپەکاری و تێکدانی دۆخێرێم و فەوزەیسیان کرد و وەردوولایەن بە کورتی بێ سوپاس دەکەم بەخوا کاک حەچیم ئەوانە ئەمڕۆ ئەوانەی کە لە دەسەڵاتن یعنی زۆر جار ئەوە قسەیەکی جوانی مامۆستا عەلی باپیر هەیە دەڵێ ئەوانەی کە ئەمڕۆ لە دەسەڵاتن لە کاتی بانگەشەدا ئەوانەی لە حکوومەت و لە دەسەڵاتن نابێ بانگەشە بکەن ئەمڕۆکە ئەزانی بۆچی نابێ بانگەشە بکەن چونکە ئەگەر ئەتوو بڵێ ئەوڕۆ بێ وەڵا ئەوتان بۆ دەکەم ئاودانیتان بۆ دەکەم و شەقامتان بۆ فراوان دەکەم و ناچان بوچەتان بۆ زیاد دەکەم و موچەی فلان لایەن زیاد دەکەم کاکەی بۆ نەتکردووە زەحمە نەبێ 4 ساڵی ڕابردوو 8 ساڵی ڕابردوو 12 ساڵی ڕابردوو کە تۆ لە دەسەڵات بووی کە تۆ لە دەسەڵات بووی بۆ نەتکردووە ئێستا خێرە بە قسەی باقوبری خەڵک هەڵدەخەڵەتێنی بۆیە بەڕاستی ئەبێ خەڵک هۆشیار بێتن خەڵک دەبێ بزانێتن کاکە ئەوانەی کە ئەمڕۆکە بانگەشەی ئەوە دەکەن وڵا ئێمەش خزمەتان دەکەین زەحمە نەبێ بۆ خزمەتت نەکردوون کاکە دەوەرە ئێستانێکە لە جیاتەوەی تۆ قسانە بکەی وەرە بڵێ کاکە من ئەو بنزینەی کە عێراق دابەشی دەکا بە 450 لتری ئەمەش کاکە ئەمڕۆ لە ئەمڕۆڕا بنزینمان کرد 450 ئەمە یەک کاکە ئەو نەوتەی کە بەغدا دابەشیەکە بەسەر هاوڵاتیانی خۆی بە 30,000 دینار کاکە ئێمە بە 100,000 بە 150,000 نادین بە هاوڵاتیان ئێمەش بەڕاستی بۆی کە خەڵک قەنەعەت بکاتن ئێمەش بڕیارماندا کاکە بەرمیلێک نەوت تەنها بە 30,000 دابەشکەین بەسەر هاوڵاتیانی خۆماندا یان ئەو موچانەی کە پاشەکەوتت کردووە زیاتر لە 6 موچەت پاشەکەوت کردووە کاکە ئەمڕۆ بڕیار بدا بێکە یەک لە مانگەشەکانی خۆت بڵێ کاکە ئێمە بڕیارماندا ئەو هەموو موچەفەوتەوانەی کە لە ساڵانی ڕابردوودا پاشەکەوت کراوە بە زوڵم لە خەڵکمان ستاندووە ئەمڕۆ ئامادەنی بیجێڕن بۆ فەرمانبەران ئەگەر ئەمە بکەی هێشتا ڕێدەستێ خەڵک بڕوات پێ بکە بەڵام تۆ ئەمە ناکەی تۆ ئەمانەت هەموو زەوت کردووە زوڵمت لە خەڵک کردووە تاڵانیت کردووە خۆت دەوڵەمەند کردووە نەوتت بە قاچاق فرۆشتووە خاڵە سروریەکانت بە دەیان و بە سەدان ملیار دیناری بۆ خۆت دەبی بۆ حزبەکە دەبی ئەمڕۆ بانگەشەی پێ دەکەی ئەمە بەڕاستی هەموو زوڵمێکی گەورەی لە خەڵک کراوە بۆیە ئەبێ خەڵک هۆشیار بێ خەڵک ئەبێ ئەو جارە بە شێوەیەکی وەکو دەڵێ بیر و بۆچنی خۆی ئاراکانی خۆی کە چی لە خزمەتی خەڵکدایە چ لایەنە خزمەتی خەڵکەکە ئەبێ بەڕاستی بەم شێوەی ممارەسەی دەنگدانی خۆت بکەیت سزای ئەم دەسەڵاتە بدە کە تۆی چەوساندوتەوە سزای ئەم لایەنە بدە کە موچەی لە تۆ زەوت کردووە کە زوڵمی لە تۆ کردووە ئەم هەموو وەزعە ناڕەحەتی بەسەر و خەڵک و بەسەر و میلەتە داهێناوە سوپاس دەکەم مامۆستا نەوزاد کە سەید کاتژمەکەمەوە بەس سەبارەت دێینە سەر پێروای هۆکاریمانەوەی پارتی ویکێتی چەک و پارە و درۆیە کە بەردەوام خەڵکی پێ چاوەڕێ دەکەن ڕکلام بە ڕکلام کاک بە چەک و پارە و پارەی میلەتە و تاقەیەک شدارێمی کوردستان ڕزگارەکە تێگەی ئەکاتە سەر پێی خۆی هەموو هاوڵاتی لە ماڵی خۆی دوعای خێرەکە بۆ حکومەتی هەرێم برسی نەبێ تاقەیەک شت ئەوەیە ئەوەش لە دەست مافێکی سەرەتایی ئەوە لە دەست دەرچووە کاکەوەکو پێم وتی بەزن کاکسەید پێشتر ینی بۆ پارتی بوو لەبەرەوەی کە ئێستا بەشی نەدراوە ڕەخنە دەکرێت زوڵمی لێکراوە بەڵای جایتر هەموو کەس هۆکارێکی ئەی چۆن نەکراوە کاکەجا من تەنها لە ڕخی چوار کۆنترین لەوانەیە کۆنترین لەخی پێشمەگەی لەخی چوارش میستە لێمەگەی کۆنی بەڵێ لەوانەیە کۆنترین پێشمەگەیانم پێگەی هاوکاری من هاوکاری کاغالیەسە مەمنونم هاوکاری کردووم تێگەی وەکو هاوکاری شی منیش لەگەڵ یابووم بەس لە خۆ بەبێ هۆکار پشتی تێکردم زۆرم پێ ناخۆش بوو خۆم کاندید کرد بۆ پەرلەمان تێگەی پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق
سعات دەیشە و کاگنەبەزی سکرتێری تەلەفۆنی بەغوتی ئێمە پژگیری تۆکەین کاکسەیە تاوەکەوە بەی هەڵبژاردنیش تێگەی ئەوەشیان لەگەڵا نەکردم لە هەوبەی هەڵبژاردن سێ ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دانیشتون قسەیان کردووە وەڵا کاکە زمان زانینی زمانی عەرەبی ئەساسی کاندیدبوونە نیوەی ئەو خەڵکە دانیشتون بێجگە لە عەرەبەکان لەوانەیە ڕۆبعێکی عەرەبی نەزانێت ئەو ڕیزەی من تیا دانیشت بووم سێشوە ئافرەت بوون عەرەبیان هەر نازانی کوڕێک هەستا لەبەر ئەوەی ئەیزانی غەدری لێکن عەرەبی فول بوو من فول نییە بەس ئەو فول بوو تێ هەستا ڕۆژەوە بۆڵتم مۆڕی وتی وەڵی کاکسەیە ئەمە درۆیە و هیچ شتیا بەسە نییە سێ مەرحەلەیان داناوە مقابلەیەک دەکەن تەرجمەیەکی پێەکەن کتێبێک پێخوێن لە هەرسێکیان من نەجاحەتم هێناوە دوایە هاتینەوە بۆ ماڵەوە ناوی خەڵک خوێنرایەوە دوایی سێرەکەم تەلەفۆنیا بۆ من کرد برادرژوتیان کاکسەیە تو بۆ ناونەوە مەڵا بۆ ناویشی وتیان ناوتم یانشی ناوم نییە ڕۆشم بۆ لای کاعالی وتم کاکیانشی من ناونێ بۆ ناو ئەو زۆڵمە چیانی پێتان وتای خۆ کاندید مەکەوە نیە کاکە خەڵکیان کاندید کردووە نازانم بڵێم چی دووجا کاندید بووە کاندیدیان هەیە هەر بێ ناموسی کردووە هەموو ئەنجومەی ژەزانێ ئەمە کەیکانیە داناوە کاندیدیان داناوە ئەلەوەڵا کاندیدی شەیدا کاکە تۆ شەشکە ناناسێ خۆ من نەبێ کاکە هەر دەبێ ڕۆژنامە نووسێ و هەر نەبێ خەڵک ئەم ناسم هەر نەبێ ئیشم بۆ مۆزوع کردبوو یانی ئەوەستەم نییە دوجار وتیان بەئیجازە بەڵێ بەکوتی پارتی ویکێتیمانەوەتەوە بەهۆی ئەوە نییە کە خەڵک لە ناو خۆش ینی بێدەنگە لەو گەندەڵیەی کە ئەندامانیش نەرپەرویان بەرامبەر دەکرێت کاک حەکیمجان لە یەکێ لە ڕێکخراوەکانی کە پارتی نوێنەری هەیە وەکو جێگر و ئیشی تیاکەن ئەڵێ ئیشی زۆر گەندەڵی و چی و فەسادیان کردووە ساڵ و نیوەکە باسیەکەن ساڵ و نیوەک باسیەکەن پاش ساڵ و نیوە کاکەجان بۆ نایگۆڕ وتیان تۆ نێرین بۆ ئەوێ تۆ ئەمە خۆڵ بڕین تۆ نێرن بۆیە پاش ساڵ و نیوێ ئەڵم کاکە بۆ ئالوگۆڕ ناکەی وڵا پێش بزان وڵا بەیانی وڵا دوو بەیانی یعنی لەگەر ڕێزم کاغاریسێن تداخلی کردووە هەردوو ئەندامی ئەنجومەی ڕێخستنی ئەنجومەی سەرکردایی کاکسانە و کاکشمێکی دووجار تداخلی ئاری هەرچین تداخلی کردووە ئەم کابرا گۆڕانکاری ناکە اینجا هەسە چی کردووە کۆبنەیەکمان کرد لە کۆبنەوەکە چ کەس دانیشتووە برادرێ وتی بە کاگاریێسی وتی وەڵام من احتیبام ئەو کۆبنەی تۆ دانانێم یعنی قیمەتی بۆ دانانێم تێگەی دوای بە مەسئول باشەوتم کاکە بۆ محاسبێنەوەتی محاسبەیەکەم لەبەر محاسبە ئەوکە منی نەقل بووە بۆ کۆمەڵایەتی ئەوی کرۆ مەسئولی بەش تۆش بیڕا ناکەی لەم ستەمە باشە پێت لایەنگرانی پارتی ویکێتی دەبێت بێدەنگ نەمن لە ستەم و لە گەندەڵکاری بێ خۆ بێدەنگ نەمون کاکە وەڵا هەموو پارتی قساکە خۆر من نیم منمەوە هاتوومە تێرە بەس دیاری وەکو من بێئیشە بێئیش نووسەر و ڕۆژنامە نووسی شاکوورە خەڵکی بەخیرەت پێشمەگەی کۆن ئەندازیار چی نایەن هات دکتۆرێک لەو ڕۆژانە ڕۆشم بۆ لای وتم چیە دەمەوتی کاکە لێگەڕێت خوا کە ئیشە شوێنی کۆمە یعنی بۆ حیز دوای لێوێ دوازار بۆ بە ئاری هەرسین پێ دەڵێ ئێتیوا بۆ کۆبوونە دانایم دوو قسە ناکەی کاکە من هەستام لەسەر کابرام نووسی وتم چۆشتی وابێ ئەڵێ پێشبەی وتمەگەر پێکۆنە بابزانام لە بەس بۆی گۆڕانکاری بکرد دەبێت ئەندامانی پارتی ویکێتیش خۆیان لە زۆڵم گەندەڵی بە تایبەتی لە سلێمان سپاس دەکەم سپاس بۆ جەناب تەرەوە مامۆستا نەوزاد لە هەولێرە سپاس بۆ جەنابیشت تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ